داوایەکی مەترسیداری ئیمارات دژ بە ئێران لە ئەمریکا ئاشکرا دەبێت. بەغدا دەستی بە دابەشکردنی موچەی مانگی 4 کرد. چارەنووسی موچەی مانگی 3 هەرێمیش نادیارە. نوێترین مەرجی ترامپ بۆ ئاگربەستی ڕاگررتنی شەڕ ئاشکرا بوو. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵی ئەمریکی بڵاوی کردەوە مردنشینە یەکگرتووەکانی عەرەبی ئیمارات وشار دەخاتە سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی بە زەبری هێزگەڕووی هورمز بکاتەوە و ئامادەیە هاوکاری لەو جۆرە ئۆپراسیۆنە سەربازیەدا بکات. راپۆرتەکە ئاماژەی بەوەش کردووە کە وڵاتەی کەندا و هەروەها هەوڵی بەدەستهێنانی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان دەدات کە گلۆپی سەوز بۆ ئۆپراسیۆنێکی لەو شێوەیە هەڵبکات لە کاتێکدا ڕوبەڕووی هێرشە بەردەوامەکانی ئێران دەبێتەوە. بارپرسێکی ئیماراتی بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە کە دیبلۆماتکارانی وڵاتەکەی داوایان لە ئەمریکا و هێزە سەربازیەکانی ئەوروپا و ئاسیا کردووە هاوپەیمانیەک پێک بهێنن بۆکردنەوەی گەڕووی هورمز. ئیماراتیش لێکۆڵینەوە لەوە دەکات کە چ بەشداریەکی سەربازی دەتوانێت پێشکەش بکات بۆ یارمەتیدان لە شکاندنی کۆنتڕۆڵی ئێران بەسەر گەڕووی هورمزدا. تەیف سامی وەزیری دارایی عێراق ئێوارەی ئەمڕۆ چوارشەممە بە میدیای ڕەسمی عێراقی ڕاگەیاند فەرمانگەی ژمێریاری لە وەزارەتەکەیان ڕێکارەکانی خەرجکردنی موچەی مانگی 4 خانەنشینان و سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی تەواو کردووە و ئاگادارکردنەوەی بۆ بانکەکان ناردووە بۆ دەستکردن بە پرۆسەی دابەشکردنی. ئەوە لە کاتێکدایە تاوکو ئێستا چارەنووسی موچەی مانگی 3 فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش نادیارە و دوێنێژ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی ناردنی موچە نەکرا. بە گوێرەی بەدواداچوونی ستاندەر کێشەکە لەسەر داهاتی ناوەخۆیە و تاوکو ئێستا لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ چارەسەر نەبووە کە حکوومەتی هەرێم ناوێت بیدات. سەرۆکی ئەمریکا مەرجی وڵاتەکەی بۆ ڕاگررتنی شەڕ لەگەڵ ئێران و ڕاگەیاندنی ئاگەربەست ئاشکرا کرد. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕاگەیاند ئێران داوای ئاگربەستی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کردووە بەڵام ئاگربەست لەگەڵ ئێران تەنها ئەو کاتە تاوتوێ دەکەین کە گەڕووی هورمز کراوە و ئازاد بێت. وتیشی بەردەوام دەبین لە لێدانی ئێران تا ئەو کاتەی گەڕووی هورمز دەکرێتەوە. ترامپ ئاماژەی بەوەش کرد تا سەرۆکی نوێی ئێران کامتر توونڕەوە و لە سەرۆکەکانی پێشخۆی زیرەکترە و وتی موشتەبە داوای لە ئەمریکا کردووە شەڕ ڕابگرێت.